مامۆستاگیان سەلام عەلەیکوم. عليكم السلام ورحمة الله. باشی مامۆستای بەڕێزم. ممنون زۆر سپاس هیوادارم تۆش زۆر باش بێت. سپاس دەکەم مامۆستاگیان، من ناوم نەشمیلە، دانیشتووی داری سلەیمانیم. تەمەن درێژ بی ئینشاءڵڵا. زۆر سپاس مامۆستاگیان. وەڵاهی بەنیسبەت ئەم خولەوە کە ئەمەوێت چەند قسەیە بکەم، من بەشداربووی گروپی پێنجەمم. لەگەڵ ئەوەیە کە بەشداریم کردووە، چۆن بەشداریم کردووە، سەرەتا ئەمێ ئەوە باسکەم بۆ ئەو کەسانی کە گوێیان لێیە و لەگەڵ تۆی بەڕێزە باوەڕەکەی تا ئێستا کە لە گروپی پێنجەمە چەندین زوومە کردوێتەوە، چەندین جار قسە و کردوێت، توانای تەنانەت قسەکردنیشم نەبوو بەڕاستی بێڵام. یەکەم جاریش کە چۆن بەشداریم لەم خولایە کرد کە بینیم لە فەیسبوک ڕیکلامەکەیم بینی، لەو کاتەیە بوو زۆر ناڕەحەت بووم بەڕاستی بەدەست مناڵەکانەوە. بەڵێ ئێگەی مامۆستا، یعنی ناڕەحەتیەکە چۆن بوو؟ یەکێکیانم لە قۆناغی 5 بنەڕەتیە، ئەوەی تریشیانم لە قۆناغی 7. یعنی کەدا ئەنیشتم نەمەزانی سێری کامیان کە لەلایەک ئەو ئەیودایکە ئەوەی تریان هاوارێکی دایکە تێگەی، یعنی لەو نێوانەوە دوو مامۆستا هەرچەنە خۆ بەو شێوەیەش نیم تقریبا 13-14 ساڵ پێش ئێستا من تەنها ئامادەیم تەواو کردووە، 12 ئامادەی تێگەی. بەڵام لەگەڵ ئەوەیە مامۆستا بووە خۆم دانیشتمایەتە هەر مێشکم جامە بوو لەگەڵیان، ئەوەنم خەفە دەخوا، یعنی ئەو خۆم تەلەبم، خۆم ئەچمە دەرەوە، خۆم زۆر ناڕەحەتە بەتەکید. یعنی مامۆستا بەڕاستیەکەی کۆڵێکی زۆر قورس بوو. باوکیشیان کە ئەیزانی کاتی تاقیکردن و ئەمانە ئەیزانی چەند ناڕەحەتم، یعنی لە زۆر شتایان هەر لە ماڵیشەوە نەبوو، یان ئەیزانی کە بێتاقەتم زۆر شت هەبوو لەو کاتیان من نەمەکرد بۆ یعنی وەکو خێزانی، یعنی ئەوە کە زۆر جێگدار بوو. جا کە بەڕاستیەکەی خولەکەم بینی، یعنی لە خۆشیە حاڵم نەوتم بەخوامە شتێکە ڕەنگە خوای گەورە بە تایبەتی بۆ منی ناردوێ با بەشدارم، هەر یعنی بە شێوەیەکش بوو بەڕاتەوێک کە یەکەم جار قسەم کرد لەگەڵ مامۆستا ئومێدا قسەم کرد، یعنی ئەوەنە بە نەشارەزای هاتمە ناو پرۆگرامەکەەوە، ئەو بۆی کە بەشدار بووم بۆم زانی تۆی وتم جەناب مامۆستا ئاواتی وتی نەوەڵام مامۆستا ئومێدە. جا قسانە بۆ ئەوواکەم ئەو جایکانی کە لە ماڵەوە هیچ شتێک لەوانەیە بڵێم وەزیفەی دەرەوەیان نەبێ، ڕەنگە بڵێ بوو ئێمە پێویست نیە یان بڵێ خوێنکار نین، بەڕاستیەکەی یعنی خۆ ئاگادارم قسە لە ناخی دڵەوە ئەڵێم بۆ شێوەیە نەگەیشتومە ئەو ئاسی مامۆستا بەربەستەکان بە تاڵتی ببڕم، لەبەر ئەوەی کە من کەسێ بووم زۆر گرنگیم لەو ئەوەیە بە خوێندنەوە و بە گوێگرتن ئەو شتانە زۆر نەیاوە، یعنی لەپڕ هاتمە خولەکەوە تێگەی. ئێتە کە لەپڕ یعنی مەبەست ئەزمونونەکانم کەمتر بوو، زۆر دایکیش ئێستا ئەزانم لە کەسوکارە لە عایلەی خۆمە لە خەڵکی تردا هەمووی یعنی بەدەست مناڵەکانیانەوە ئەگرین نازانێن، ئەڵێ یان بە قسەمان ناکە یان کە ئەشیکە ئەوە نییە یەگەی ئەنج هەر هەمووشی خەم و خەفەتە بۆ ئێمە. ئێتر بەڕاستیەکەی ئێستا بڵێ مامۆستا یعنی کاڵم زۆر نەش گەشتمەتە ئەو ئاسا، بەڵام زۆر هەستەکەم گۆڕانکاری لە خۆما دروست بووە، لە ماڵما دروست بووە، لە مناڵما دروست بووە. بڕواکەی مامۆستاگیان من پێشتر کە لە امتحانی پێش 16 20 بوو لەو کاتا تقریبا بەشدار نەبوو، بەڵام دواتر کە هاتمە خولەکەوە زۆر ئیتری وام لە مناڵەکان کە حەقم نەبوو بەسەریان و ئەمیس خۆیان پشت بە خۆیان بەستن. دووسێ ڕۆژە ئێستا حالیان لە ئیمتحانی 20یان حەقم نییە بەسەریان و تەنها پێیان ئەڵێ مەگە پرسیاری شتێکی هەبوو بیکە و تەواو خۆیانێ باوەڕەکەی مامۆستا ئێستا ڕۆژانەکەن و لە خۆشی هەڵەپەڕن، ئەڵێ دا ئەوە باش بوون ئاوا بووین زۆر یعنی بەڕاستیەکەی بۆ من جێگەی خۆشحاڵیە، یعنی نازام لە خۆشیات چۆن باسیکە. جاشتێکی کە مامۆستا بەنسبەت ئەو خاڵی کاڵی بۆیان پێ بەچیرۆک کوڕە بچووکەکەم کە لە 5 عەرەبی وێنەی تایە بڵێ وێنەکان ئەکرێ بە قسە و تۆ ئەبێ بڵێ بیڵێ لە بەریکە بۆم کرۆ بە چیرۆک باوەڕ ئەکەی بە کوردی پێم بووتوە تەواو یعنی وشەکە هەر چۆن بڵێ ئەگە وشێکی عەرەبی بێنە لە بزان لە چ وشێکی کوردیە و نزیکە بەو شێوەی فێریکەی تەواو ئەیزانێت خۆشم پێی سەرسامت. مامۆستا یعنی کە تۆش ئەبینی ئەو خاڵەشەکە ئێستا زۆر ئەو قسەی تۆ تەواو بوو یەکسەر یعنی موسڵکە پیاواکەوتێ دایک ئەبێ جار یەکەم جا خۆی چاکە ئەنجا بە مناڵەکەی بڵێ ئەوە بکە و ئەوە بکە کە ئەیبی مامۆستا ئاوات کە ئەم بینێ شتە خوێنمەوە کە ئەم بینێ یعنی ئەڵێ داوە سەعی هەیە دایکەوە تۆش ئەم شۆ یعنی دەرسی هەیە هەموو شوێ لێمە پرسێت داوە سەعیەکەی داوە تۆ نازانچی کە ئەم بینن بەو شێوە ئەوانش هەستەکەم زیاتر حەزیان بەو شتەیە، یعنی هەستەکەم دایکیان
خوێنەوارە هەستەکەن دایکیان شتە زانێ ئەوان زیاتر لە من دڵخۆشترن تێگەی یعنی بزەبن ماڵە مناڵێک کە ئەیبینێ دایکەکەی بەو شێوەیە کە دایکەکەی خەریکە بەشتی باشەوە مەشغوڵە مناڵەکە زیاتر خۆشحاڵە هەڵی ئەمژێ وەری ئەگرێ لە دایکەکەەوە هیوادارم هەر کەسێک یعنی لە ماڵەوەیە سەیری ئەوە نەکا بڵێ من خوێنەوار موویان پێویستم پێی نییە من چەند ساڵم مەکتەبم تەواو کردووە بەڕاستی من یەک بێکتان ڕێز و سڵاوم هەیە بە تایبەتی مامۆستاعەتای بەڕێز ڕەنگە ئاگای لێ لەگەڵەوە حساب کرد چەند ناڕەحەت بوو ئەنجا لەگەڵ وەشە مامۆستا من باوەڕێکی فەتلێکی زۆری هەر کێشەی خۆم و مشکلەی خۆم لە مێشکمایە بەڵام ئێستا سوپاس بۆ خوای گەورە لەگەڵ ئێوەیان لە خولی پێشکەوتوشام لە خولی کاریگەریش هەر بەشداریم کردووە تەواو گۆڕانکاریم لە خۆما ئیشەڵا دروست کرد و هەستەکەم و بەردەوامی دەبم لەگەڵتان خوای گەورە سەرفراستانکە خوای گەورە باشیتان بۆ بکە یەک شتی کەس ماوە مامۆستاوەش با بڵێم زۆر کە دڵخۆشم پێی لە چۆنێتی خوێنەوەی قورئان یان ئەو کەسانی کە قورئان لەبەرکرد لە قورئانیشان من هەر باش نەبووم ئێستا سوپاس بۆ خوا لەوەشا بەشدارم یعنی ئەو هەمووی لە ڕێی ئێوەیە زۆر شت فێر بووم ئاشنا بووم بە زۆر شت کە پێشتر نەم ئەزانی لە لای ئێوە فێر بووم دەستان خۆش بێ خۆی گەورە نمونە و زیاکە بەساقە و ماڵەسا زۆر مەمنون خوان لەگەڵ بێ زۆر سپاس ئەزیەتی کێشە زۆر جێگەی دڵخۆشیە سپاس بۆ خوای گەورە زۆر مەمنون